لەندەن خۆ بۆ سەردانی سەرۆک ترامپ ئامادە دەکات کە دەستپێکی سێ مانگی شەشە. لێرە ڕوانگەی جیاواز سەبارەت بە ترامپ هەیە. ڕاوەرگرتنەکان دەڵێن زۆرینە پەسەندی ناوبرەو ناکەن. پێم وایە هەرچی ئەو دەیکات بە خراپ دەردەچێت، قسەی ڕاستیش ناکات، ڕەفتاری باش نییە. چۆن سەرۆک بەو شێوەیە ڕەفتار دەکات و جۆرێک دەدوێت کە لە سیاسەتدا ڕێگای پێ بدرێت، ئەوە زۆر بێمانایە. زۆر گرنگە کە بۆ پەیوەندیەکانی نێوانی ئەمریکا و بریتانیا سەردانی ئێرە دەکات. بەڵام ئەوەش بەهۆی ئەو ڕاستیەیە کە ئەمریکا و بریتانیا پەیوەندیەکی ئاوەها مەزنیان هەیە. کاتێک ترامپ سەبارەت بە گرتە ڤیدیۆی گروپێکی ڕاستڕەوی بریتانیا لە تویتری خۆیشتی لەسەرنووسی بەرهەڵستی کرا و هەروەها ئەو کاتەش کەلۆمەی خستە سەر ئاژانسەکانی زانیاری نهێنی بریتانیا کە لە هەڵمەتی هەڵبژاردنیدا سیخۆریان لەسەر کرد بوو. بەو حاڵش کاربەدەستانی ئەمریکا دەڵێن پەیوەندی تایبەتی ئەو دوو وڵاتە هەروە خۆی چالاک دەمێنێتەوە. ڕاوەرگرتنەکانی گشتی نیشان دەدەن کە لە ڕووی کولتوری پەیوەندی نێوان دوو وڵات بەهێزە. دڵنیا نیم ئەو پەیوەندیە ئەوەندە بەهێز بێت، بەڵام هەڵبەت هەز دەکەم ئەو پەیوەندیە هەیە. ئەگەر جەماوەری گشتی دەخوازێت ئەو پەیوەندیە هەر هەیە بێ لە بەرچاوگرتنی ئەوەی کێ لەسەر دەسەڵات. پێم وایە ئەمە یەکێکە لە ئەو پەیوەندیانە کە لە مێژووی سەردەمدا هەروە ماوەتەوە، چونکە ئێمە ئەزمموی کاتی زۆر ناخۆشمان هەبووە و ڕێگای سەختمان بڕیوە. ئەو پەیوەندی تایبەتیە دەستەواژەیەکە کە دوای شەڕی دووهەمی جیهانی لەلایەن سەرۆکوەزیر وینستن چەرچیلەوە هاتە گۆڕ بۆ ئەوەی وەسفی پەیوەندیەکانی دوولایەنەی سیاسی، کولتوری، ئابووری، لەشکری و مێژووی بکات. پەیوەندیەکانی هەرە گرنگ و سەرکەوتوو لە مێژوودا دەگەڕێتەوە بۆ کۆتایی چەرخی نۆزدا. پەیوەندیەکانی ئەمریکا و بەریتانیا لە ئەو کاتەوە تا ڕادێک لە ڕووی هاوکاریەوە بووە. جاری وایە ئەو نزیکایەتە کاردانەوەی ڕێبەرایانی وەک ڕێگەن و تاچەر، بوش و بلێر، ئۆباما و کامێرۆن لە کاتەکانی تایبەت لە ماوەی خۆلەکانی سەرۆکایەتیدا بووە. بەڵام بۆ ترامپ و تێرەسامەی جیاوازە. بە تایبەت دوایەوەی سەبارەت بە دەرچوونی بریتانیا لە یەکێتی ئەوروپا باشکرا ڕەخنە لە سەرۆکوەزیر گیرا. بەڵام هەرتەنیا سەبارەت بە ڕێبەرانیش نییە. ئەوە زیاتر لە پەیوەندی قوڵی نێوان دەستگاکانی زانیاری، نهێنی نێوان بەشەکانی ئاسایش، تێکەڵاوی لەشکرەکان، خوێندنی خوێندکاران لە زانکۆکانی ئەمریکا، هاوکاری کۆمپانیەکانی ئەمریکی لەگەڵ کۆمپانیەکانی فیلم و هونەرپیشان. ئەو جۆرە کارانە بناغی ئەو پەیوەندیە تایبەتیە. هەروەک سەردانی ترامپ لە 2010 خۆپێشاندانی بەربڵاو پلانی بۆ دانراوە و ڕێکخەران دەڵێن ئەوان چاوەڕوانی دەکەن 10,000 کەس تێیدا بەشدار بن.